بەناوی خی گەورە میهرەبان لە هەر جگایەکەن ڕێز و سڵاو و خۆشەویستیمەتان ئاراستە بێ بینەرانی بەرنامەی پەیامیتەوە کەناڵی ئاسمانی پەیام لەگەڵ کامێرەمانی هاوکارم هەرێم محەممەد پەیامێکی دیکی هاوڵاتیان بۆی بەڕێز دەگوازینەوە بە ئومێدوی پەیامیم جارشمان جێگەی سوود و ڕەزەمەندی ئەوەی ئازیز و خۆشەویست بێت. بەڕێزانم ڕۆ چوونەتە خزمەتی هاوڵاتیانی گەڕەکی تاسڵۆجەی شاری سلێمانی لەگەڵ ئەوانە پەیامێک دەگوازینەوە بە ئومێدوی بەدڵتان بێت. بەڕێزان ئەمڕۆ باز لە پەندێکی کوردی دەکەین کە دەڵێ خوڵکەکەی گورگانەیە، واتە خوڵکە گورگانە باز لۆ دەکات. ئەم ئێوارەیە من ئەگەر هاوڕێکم ببینم ئەگەر بەدڵ لە ناخی دڵمەوە پێی نەڵێم با بچینەوە ماڵی خۆمان ئەم ئێوارە نە ماڵێمە بە هاکەزایی پێڵێم و بۆ میێڕە ئەم ئێوارە بۆ نەچنەوە ماڵی خۆمانیان. بۆ نمونە زۆر جار خەڵکی دەبینین لە دوکانی لەفەیەکە لەفە ئەخوات کەسێک بە سەرا دێت ئێتر خۆڵکێکی هاکەزایی دەکات و دەڵێت خوا بە پارەکەەوە عایدی من بێت، یاخود بۆ نمونە میوە دەکرێت ئەو ناکرێت پارەکەەوە عایدی من بێت، یاخود بۆ منە لە پاسا دانیشتووە کاک فڵاگەز حەزەکەم پارەکەەوە عایدی من بێت. ئێمە باز لەوە دەکەین مرۆڤ ئەگەر خوڵکی کەسێکی کرد بەدڵ کەسێکی خۆشویست با لە ناخەوە بێت تەنها سەرزارەکی نەبێت. ئەم جۆرە شێوازانەکان باسم کرد لە لای خەڵکی بە خوڵکە گورگانە ناسراوە و واتە لە ناخی دڵەوە نییە. ئێمە دەمانێت بە خەڵک بڵین خوڵکی خەڵک مەکە، بەڵام هەر کاتێ خوڵکی خەڵکە کرد با لە دڵەوە بێت خوڵکەکەشت با بە جۆرە بێت کە بەرامبەرەکە و حەز کات ئەو شتە لە تۆ قبوڵ کات. لەگەڵ هاوڵاتیانە ئەم بابەتە هاوتێ دەکەین بینەرمان من بۆ گواستنەوەی پەیامەکان فەرموون. ئەمڕۆ باز لە پەندێکی کوردی دەکەین کە دەڵێ خوڵکەکەی گورگانەیە. ئەگەر بەڕاستی وتم ئەو گەێنم بەڕاستی بیگەێن دڵنیا بە لەوەی ئەگەر بای 12,000 بێ بڵێ هەزار ناخاتری ناگرم دوایش بڵێ با پارەکە عایدی خۆم بێ دڵنیا بۆ ڕۆتینە شتێکە بەڕێتەکە هەر تەریق وماتەوە لە دوکانەکە دوای کابرا دێتی کاکە وەرە پارەکەی نەیاوی ڕۆشتی. ئەگەر پارەکەم نهاتێ پێ و ناخۆم لە ناو پاسەکە کاکە با پارەکەی تو عایدی من بێ لە عینی شکایەتیشە کابرا دەسە با بە پارەکە خۆی یا دەنگیش ناکات. بەخوا مستەحیلە وازی لەگەم ئەمە ڕاتوە ئارەوەڵا ئەرەڵا دەمەمە ڕاهاتەوە من یەکی لەوانەکە خۆم کەوا پەندێکی کوردیمانەیە دەڵێ خوڵکە گورگانە. جارە پێم بڵێت چی لەمە ئاگەی؟ وەڵای بڵێم چێکی لێگەم وەڵای ئەتر خۆ بیلفعل وایە هەندێک کەس یاڵە خوڵکەکەی خوڵکە گورگانەیە. بەڵێ وەڵاوە قەت هەبوو کەسی بێتە لاو بۆ نمونە سەوزە لابرە بڵێ ئەتخوا پارەکەەوە لابە بەڵێ زۆر شتەکەش بەدڵ نەو بێ ڕەنگە والله ئەتر هەنێک کاتێ بەبارەوە هەنێک کاتە بەدڵ منم بەدڵەیە هاوی یعنی هەیە پێی نییە لەم ڕۆژەیە پێ قەت هەبوو بچتە شوێنێکەوە لە فەیە بخۆی میوەیە بخۆی شیرینیە بکڕی بە نمونە لە پاسا دانیشیت بڵێ ئەوە پارەکە و دراوە هەر ئا سەرزارەکی بڵێت لە دڵەوە نەبێ. وەڵای زان چۆنە من وەکو شخصی خۆم لە دڵەوەی هەرچیە بڵێم لە دڵەوە لەکە لە دڵەوە نەبێ نایڵێم قەت بەسەرا تۆ خەڵک هەستکە لە دڵۆ پێ و ناڵێ وەڵای ئەتر بەرەوەڵە هەیە کاکە ئەزان چۆن میێوانە دەچینەوە ماڵی خۆمان ڕەحمەت نە هەیە پیشی نییە هەیە پیشی نییە کە خوڵکێک تەکا سێرەکە پێی نییە. باش ئێمە دەممان ڕەهاتووە بەمە وەڵای بیلفعل وایە لە 180 بیلفعل وایە. خوڵکە گورگانە کراوی وەڵا کراوم و نەکراوم و ئاوە هەربوو لە دڵی بۆ یەکێ لە لادیەکانی ئەو نزیگانەی کاتی خۆی کال تۆ لادێنشین بوویت ئاکاک حاجبات چینەوە ماڵی خۆوان بە نمونە خوڵکەکە هەستە کردووە گەرم و گوڕ نییە. بەرەڵەوە خۆڵکێکی گەرم و گوڕەوە خوڵقم کردو و میانیشم زۆر بردوەتەوە و بەدڵیش بردومەتەوە خزمەتم کردووە و چێکی ئیمکانت بوو بێ و ئەی تۆ تا چەند هەستە کردووە خەڵک کە خوڵکی تویان کردووە خوڵکە گورگانە بووە خۆڵکێک نەبووە کە گەرم و گوڕ بێت. وەڵا خۆڵقی گەرما و گەرمیشیان کردوم و خۆڵکی گورگانشیان کردوم ئیتاوە ئینەما خەڵک هەر کەسەوە تۆ بیعەندی خۆی زانێ هەموو پەنجەیەک وەک یەک نییە هەموو کەسێ وەک یەک نییە. خوا بە پارەکەوە لا بەها هەستەکەی بەدڵیش نییە با چۆن نییە شتی وا زۆرە بەس خۆ ناکرێت کەوتی با عایدی خۆمان بڵێم بەسەر چاو
شتی وا بێ کەسەکە ناشیناسە لە بە پارەکە عیدی خۆم بێ ئەوە ڕێزێکە زۆر خۆشە بۆەوە نەک بڵێ ئاپارەکەم بەرێ یا لە پارەکە و نەیەوە ئەوە زۆر ڕاخۆشە بۆلاتەوە جاری وایە چی دوکانێکەوە شتێک ئەڵەی بەچەلە لە بە 12000 بە نمونە ئەڵەی خاترم گرڵە بەخوا کەمتر نابێ 1000 خێرەکات بەڵام کاتێک کە پارەکەی دەڵێ بە عیدی خۆم بێ وای ڕازەکە ئەمە یعنی چی تۆ 1000 خاتر ناگرێ ڕێزەکە بۆ مشتریەکان هیچنانەوە لە خاتر ناگرێت خاتر چۆنە جارەجان بڵێ دەستە خۆش بێ بە عیدی خۆ بێ نابێ ئەخ جوان نیە تۆ شتەکە کابرا پاری بە تووشی خۆی جاتشتی وانەڵێ وڵات جوان نیشتیوە نابێت باشە کاتێک کە تۆ خۆڵکی خەڵکەکەیت لە ناخی دڵتەوە خۆڵکی خەڵکەکەیە هەروە سەرزارەکیە نەوەڵ بۆ ئێوارە بانگی شتێک یا بۆ من لە پاسێکە ئەتوێ پارە بۆ کەسێ بی یا میوەیە بۆ کەسێ بکڕیت آخر خوڵق تا خوڵق کەوتووە هەیە کابراڵێ با بڕۆینەوە ئەمە خوڵق نییە ئەمە خوڵق نییە دەستی بگرە و بیبەرەوە ئەو خوڵقاری پێڵە خوڵکە گورگانە بەڵە گورگانەوە زۆر ڕاستە تا چەند خوڵکە گورگانە کراوی وڵا تقریبان زۆر هەست کردوە کەسێکڵێ کاک فلان کەس ئەوە با پارەکە و عیدی من بێت بۆ منە 2 کیلۆ میوە ئاخر یان بۆ نمونەوە کرێ پاسەکەەوە عیدی منە یان بۆ نمونەوە میوارە باچنەوە ماڵی خۆمان هەست کردوە لە دڵەوەنی هەر تەنها خۆڵکێکی سەرزارەکی و خۆڵکە گورگانەیەەکە بڵێ بڵێ وڵا لای خۆمان باشترە بەڵام مەسەر لە ئێران پیاوی خەڵکی خۆمان چوو بووەوێ خەمسەڵەیەکی کڕی بوو تبی ئەوان شتێکەڵێن بە ئێرانی وتیبی قابلی نییە هەڵی گرشتەوە ینی فەرمو هەڵیگرە ئەویش ڕێک هاتە بوو دوای نیشتووە سەروتی بە پارەکەم بەرەوە بەس هینم بوو بە سوباتم بوو بەکوفانە بە شۆخی بوو بەڵێ بڵ وەڵا نازانم خۆڵقە گورگانە وەکوێت چۆن بڵێ لە دڵەوە نییە شتێک کە کابرا خوڵقی بکەیت و دوایی حەزیش بۆ شتە نەکەی لای من واگەینە قەت هەبووە تۆ کەسێک بە تەکسی لەگەڵ تا سەرکەوێ ناسرااو بێ بڵێ پارەکە و لابە هەر خۆڵکە گورگانێکی بکەیت ئارەوەڵا هەبووە حەزم کردەوە بەدڵ یعنی بەدڵ پێشوازی بکەم بیگەێنمەوە جێ و پارەشی لێنە سەرم هەش بووە پێم وتووە بەس بەدڵ نە ئەوە هەیە دەم ڕاهاتنە تەنها وایە دەمان ڕاهاتوە بە خەڵکەڵێن پارەکە و لابە و لێشی وەرەگرین ڕاستەکەی وایە بەس هەنێک کاتیش هەیە تۆ حەزەکە من حەزەکە تۆم خۆشەوێ حەزەکەم بەدڵ یعنی خوڵقی بکەم بۆ شتە ئەوە شەیە وایە پندێکمان هەیە کوردەوارێڵە خوڵکەکەی خوڵکە گورگانەیە ئەمە لای تۆ چییە گەێنێت وڵی خوڵقە گورگانە بڵێن هەنێک کاتیە خوڵقە کرێت بە کەسێکی پارەکەت لابا یا لە پاسێکە یا شتێکەکرێت لە بازارڕ ئای ساحب ئیشەکە هەنێک کات دەکەوێتەوە تەقلیدیە وەکو ڕێزیەگەی نوێن دەم ڕاهاتنە تەقلیدیە وەکو ڕێزێک بەڕاستیشی نییە وەکو ڕێزێک لە پارەکەت لابا هەنێک کاتی شەیە برادێتی ئەی ناسێت یا خزمێکێتی حەز ناکە پارەکەی لەوێ پارەکەت لابا چیە من ساقی تەکسیم هەبووە خۆڵکە گورگانەی خەڵەکەی بڵێ دە پارەکە و لابە بە عیدی خۆم بێ بووە ئەنی چۆن بڵێن وەکو ڕێزیە کەسێکمان سەرخستووە ڕێزیان مجاملەیە وڵی هەنێک کات دەکەوێتەوە سەر ڕێز و هەنێک کاتێکێتەوە سەر مجاملە کەسەکە ناشی ناسی یەکەم جای سەرکە لەگەڵ تاڵی پارەکە و لابە ئەمە پێویستەکە پێی بڵێ پێویست ناکە بەس هات دەمڕاهاتنە ناخی شۆ حەز ناکەی ئەگە پارەکە و ناتێ ئەگەت پارەکە و ناتێ پێ و ناخۆشە وایە زۆر ڕاستە چگە لە مجاملەی شتێکی ترنیە بەس مجاملێ قەت بەسەر هاتو خەڵک خوڵقە گورگانی تۆ بکە بۆ نەبچیتە دەرەوەی شار برادێ ببینی لێ بڵێ بڵاتچینە ماڵی خۆمان هەستە کرد بە خوڵکەکەی گەرم و گوڕ نییە یا من لە ناو شاری خۆمانە چیتە لە کۆڵانێکەوە برادێکە بینی و ئەبچ ماڵی خۆمان هەستە کردوە خوڵکەکەی گەرم و گوڕ نییە ئەمە بەسەر هاتووە قەت بڵی خۆم بەسرم ناتوە بەس شتیوا زۆر ڕوئەدا نەچیتە شوێنێکەوە ئەڵێ بابڕێنەوە ماڵی خۆمان هەنی هەروەکو بەدەم ڕاهاتنێک ئەڵێ بابڕێنەوە ماڵی ئەمە یا با لە خزمەت تابم یا شتێکەمە دەمی ڕاهاتووە هەنێک کەسی شەیە ئەدڵەوە پێت ئەڵێ زۆر گەرم و گوڕە لەگەڵ تا بابڕێنەوە ماڵی ئەمە لە خزمەت تابم میوانی من بام شتانە هەیە و بڵێن شتی تریش هین بەنوعەکەی تری شەیەکە ئەمڕۆ باز لە پندێکی کوردی دەکەین کە دەڵێ خوڵکەکەی گورگانەیە ئەگەر بەڕاستی وتم ئەو گەێنم بەڕاستی بیگەێن دڵنیا بە لەوەی ئەگەر بای 12000 بێ بڵێ 1000 ناخاتری ناگرم دوایش بڵێ با پارەکە عیدی خۆم بێ دڵنیا بۆ ڕۆتینە شتێکە بەڕێتەکە هەر تەریق بوومەتەوە لە دوکانەکە دوای کابرا وتێتی کاکە وەرە پارەکەی نەیاوی ڕۆشتی ئەگەت پارەکە و ناتێ پێ و ناخۆ لە ناو پاسەکە کاکە با پارەکەی تو عیدی من بێ لە عین شکایەتیشە کابرا دەسە با بە پارەکە خۆی یا دەنگیش ناکە بەخوا مستەحیلە وازی لەگەم
ئەمە ڕاتوە ئاروەڵا ئاروەڵا دەمە ڕاهاتەوە من یەکی لەوانەکە خۆم کەوا لەسەر ئەم بابەتە ئەم پندێکە خسمانە ڕوو کوردەواری دەڵێ خوڵکەکەی خوڵکە گورگانەیە بەڕاستی بەڕێزان من بۆ ئەم بابەتەم دەست نیشان کرد بۆ ئەم بەرنمەیە خۆم لە بازارە بە حکمەوەی لەناو خەڵکام و بە حکمەوەی کە بەرنمەکان لە خەڵکاکەم وە ئەچمە شوێنانیش خەڵک زۆرە بینم یعنی زۆر جابینم بە لە دوکانی نۆکاوێکە بە نمونە لە دوکانی کەبابخانەیەکە لە دوکانی بۆ نمونە میوەیەکە خەڵکانەکە بینیت ئەکاک فڵان کەس با پارەکەەوە عایدی من بێت حەس شەکەی لە ناخی دڵیوە نییە خوڵکەکەی بۆ جۆرە نییە کە قەنەعات بە کەسەکە بڵێ قەیت چێکە بۆ نمونە هەر یەک جا پێڵە ناکرێ عایدی من بێت دەتخوا با فڵان کەس عایدی من بێت کە ئەژڕا بۆ نمونە هیچی پێویست نییە ئەمرێک کارە بە من بکرێ بە نمونە لە ئەسڵی شالەوانەیە گەریشەکە پێ بێ ڕەنگە لە توانای دانەبێت جێبەجێکات بابەتەکەیمە لەسەر ئەوەیە قسەکەیمە لەسەر ئەوەیە بایمە مجاملەی خەڵک نەکەین بایمە دوور بین لە کۆمەڵێک شت کە لە ناخی دڵمانەوە نەبێت یان بە هەر ڕفتارێبیکەین لە ناخی دڵمانەوە بێت بە هەر قسەیەکەیکەین بەدڵ بۆ نمە بە کەسێک گەڵین بام ئێوارە بچینەوە ماڵی خۆمان بەدڵ کەسەکە قەنەعات پێکەم کە تۆ ئەم ئێوارە میوانی منیت نەکە شتێکی سەرزارەکی بێ و دەممان ڕاهاتی بێت باوەڕتانە من جاروا بۆ چوومەتە دوکانی وەها وتمە ئەو شتە بایی چەندێکە توی بۆنە بایی 16,000 لەم پارەیە وتمە بە 15 مەرەدی بەخوا نابێ ئەو وەزارە خێرەکات کە شتەکەم لێ کردەوە 16,000 ماوەتێ ئەتخوا لای بە عایدی خۆمان بێت تۆ کوڕی باش ئامادەی وتیانی 1000 نرخاتری من بگریت ئێستا یعنی تۆ منەڵی 16,000 لای بە عایدی خۆم بێت بۆ ئێمە هیواداری لەم مجاملەکردنە بە دوور بین ئەگەر کەسێکمان خۆشویست بەدڵ با بە ناخی دڵمانەوە کەسەکە بانگشتی داوەتەکە بکەین کەسەکە پارەی بۆ بین لەسەر مێزی ناخواردنەکە کەسەکە بۆ نمونە ئەگەر شۆفێرێکی تەکسیە کەوتی با پارەکە و عایدی خۆم بێت لای پارەکە و با لە ناخی دڵمانەوە بێنێک تەنها مجاملەیەک بێت زۆر جاگلێ لە شۆفێرە تەکسیەکانە کرێ ئەڵێ یەکەم جارمە لەگەڵای سەرەکەوم کە چڵێ پارەکە و لابە ئێ پارەی چی لابم تۆ ڕەنگە پێش ئەوە معاملەی 500 نارە لەگەڵ ئەم مشتریە کردبێت ئێستا یعنی تۆ پێڵی پارەکە لابە بۆ ئێمە هیوادارین خەڵک لە ناخی دڵیەوە هەر قسەیەکە لە ناخی دڵی بێتە دەرەوە شتەکە تەنها قسەی سەر زارەکی نەبێت زۆر جار لە خەڵکانە بیستنەڵە چوومە فلانە شار لە شارێکی دیکە کەسێکی خەزمی خۆم بینی خوڵکەکەی گەرمگوڕ نەبوو هەر تەنها پێوتم ئەو بۆ نەچنەوە ماڵی خۆمان یا با لە خزمەت هابین ئەمە ئەومان پێدەگەێنێت کە پێویستە ئێمە ئەگەر کەسێکمان خۆشویست لە ناخی دڵمانە خۆشمان بێت ئەگەر کەسێکمان ویستمان چاکێکی لەگەڵاکەین با لە ناخی دڵمان نەک تەنها شتێکی سەرزارەکی بێت هیوادارین ئەم شتە ئەم عادەت و کولتورە ناومانە نەمێنێت ئێمە زیاتر بەردەوام دەبین وابزانین هاوڵاتیان سەبارەت بەم پەندەکە دەڵێ خوڵکەکەی خوڵکە گورگانەیە چیکەمان پێ دەڵێن لەگەڵمانە بن زیاتر بەردەوام دەبین فەرمون خوڵکەکەی خوڵکە گورگانە یعنی مەقسەدی ئەوەیە کابرا پێی نییە و بەدەمی پێڵەیە شتەکە من ئەڵێ لالەنگیە بخۆ بەڵێ لە ناخی دڵیشتەوە نییە ئەکەم جار وەڵاشی ناو شتانە زۆر بۆ نمونە بۆ نمونە بەڵێ بەڵێ فەرمو لالەنگیە بخۆ میوەیە بخۆ بەڵێ لە ناخی دڵیشتەوە نییە کەم جار من پەندە ئەواگەین بەڵێ بەڵێ ئەواگەین بەڵێ باشە بۆ ناشی خوندایانێ نا لە خزمەتایە وەڵڵا زۆر احتیاجی باشم قەت هەبووە بەسەرە بێت کەسێ بێتە لات حەزیش نەکرد بێت پارەی لێوە نەگریت وتی بێتە کاک فڵان کەس با پارەکەەوە عایدی من بێت بەڵێ زۆر جار زۆر جار بەڵام حەزیش کرۆ لێ بەگی لە ناخەوە نا من کە بەیچێک بڵێم کە بزانم زۆر جار کەس هاتووە بەلام پێی نەبووە زۆر احتیاجی و پارەم لێ وەرنەگرتووە قەت بەسەرە هاتۆ بۆ نمە بچی بۆ شوێنێک نانێ بخۆی میوەیە بکڕی ساوزەیە بکڕی بۆ نمونە جلێ بکڕیت وتوەتی پارەکە و بە عایدی خۆم بێت دە پارەکە و لابەیان بۆ نمونە با من پارەکەی تۆ بەم تاسە نەستەکردووە ئەم شتە مجاملەیە لە ناخی دڵەوە نییە بەجددی وایە بەجددی وایە چووگا زۆر کەسە بووە خوڵکی کردو دوایی کە بچوە دەباری ڕاستی نەیکڕیەوە یعنی پێ تەواوی پەشیمان بووەتەوە ئەو شێلمەی دەستێ بەڵێ ئەگەر بچی لێ ناسراوێک بۆ ناگەر بە تۆ بڵێ با پارەکە و عایدی خۆم بێت قوبڵیەکەی وەڵای تر ئەکێتە سەر دەست و دڵی کەسەکە خۆی بڕیارەدا پێی خۆشە پێی ناخۆشە بەعزە جارێک شەی لێ کەسەکە ئەو پارەی پێ نەبێ بەڵام لە عین ڕووگیر بووە خۆڵقتەکە ئاڵێ پارەکەتدا باش ئەم بۆچی واز لەم عادەتە نەهێنین کە جگە لە مجاملە و جگە لە قسەی سەر زمان هیچ شتێکی دیکەن لەوانی ناخی دڵانێ بۆ نەمە جاری وایە تۆ شتە دوکانێکەوە شتێکە کڕیت صاحب دوکانەکە ئامادەیتیانە 500 نرخاتی تۆ بگرێت بەڵام کە دوایی بۆمە 10,000 زاری تەڵە لایە بە عایدی خۆم بێت تۆ ئامادەیتیانە 500 نرخاتی گری یعنی چی پێڵێ 12,000 لابە وڵای تر ئەوە کە دەسەر ئەو کەسە خۆی ئەتوان خاترن نەگرێ یا شتەکە خۆی باید چەنە سعرەکەی خۆی بڵێ باید ئەوەنێ پارەکەی خۆتم بەرێتەوە تاچەند هەستەکەی خوڵکی ئەم ڕۆژە زیاتر مجاملەیە لە ناخی دڵۆ نییە شتێکی ڕۆتینەوە عنی بەدەمیە کابرا لە دڵەوە نییە دڵنیا بە لەوەی ئەگەر باید 12,000 بێ بڵێ 1000 ناخاتری ناگرم دوایش بڵێ با پارەکە عایدی خۆم بێ دڵنیا بۆ ڕۆتینە شتێکە بەڕێتەکە وا باشترە نرخەکەی خۆی بیتێ و بێمنەت بی لە شتەکە
قەت هەبووە لە پاسە دانیشی بۆ نمونە کەسێ لە دو هاوارەکە کاک فڵان کەسۆ پارەکە دراوە هەستەکەی لە ناخی دڵیەوە نییە بەڵام تۆ ئەگەر ڕاستەکەی ئەدوێ پارە بۆ بەڕێزبات باکسە پارەکە ڕەوانەکە بەدڵنیاوانەشی ناکات خۆ بەعیدی خۆم بێ وا زۆر ڕاستە قسەکە تاوە ینی زۆر جاشتیوا ڕوویداوە من بە حکومی خۆم زۆر سایق پاسم زۆر جاشتیوا ڕوویاوە لە ناو پاسەکە کاکە با پارەکەی تو عیدی من بێ لە عینی شکاتیشە کابرا دەسە با بە پارەکە خۆی یا دەنگیش ناکە ئەی تۆ ئەگەواری پێی دەڵێ چی نەوەڵا نازانم بێڵێن خوڵقە گورگانە ڕاستە لەوێ وڵا زۆر جار دێتە لامان وا شەڕین دوای پارەکەشی لێسەوی وەکو عرفعادەتیشی لاتوان لەمە ڕاتوە بەڵ هەر ڕاهاتنەکەی گنای کاکە پارەکە لا بەڵام پارەکەشی لێوەرە 2030 لەفاخوا باسی ئەزاراڵی پارەکە لا دەبعید خۆن بێت کەچی لە دوایش پارەکە تەرەداتیە لە ناخی دڵی شۆنیام شتە نەخێر یان وەک شتێکی قسێکی سەرزاری لاتوە قەت واو لێ هاتۆ تۆ بەنە بچێت دوکانێکەوە تۆش بوونە بتوێت لە فێ بخایمون بتێ شتێ بکڕیت کەسێک پێێت دەڵێ کاک فڵاکە زۆر پارەکە دراوە کە چیسێکی پارەکەش بۆ نایە قوربانیان من خۆم ئەو شتەمە سەر نادو نەخێر ناوەڵا ناو پاسەکەی هاوارەکەەوە پارەکە دراوە کەچی پارەکەش نایبووت ئەوە شت ڕۆدات بەڵە شتی واش بۆ تەزار لا پازاشتی وا بووە وەڵی ئەبێ وازی لێبین لە کابرا سێگەچی دوکانەکە شتەکە بای 4 دینارە ئەڵێ بە عیدی خۆممان بێت ئامادەش نییە شتێک خاتر ینی شتێک بەمایە کارێکی خۆی بداتەوە شتەکە بای 3000 لێ ئەیدا بە 4 کاکە خاتر بگرە کاکە خاترێک لە 3000 لێ بسەنە و مەڵێ بە عید خۆمان بێت خاتریش ناگرێت دوای ژەڵێ پارەکە و لابە بەڵێ و خاتریش ناگرێ و سێگەل و لە حاڵەکەدا خێرەکەش لێ سەنێر پێ چۆنە جارە بیکەی بە قسەی خۆیەوە پارەکەی نەیدە بەڵێ دێدەست خۆش بێت ئەبێشتی واش بووە جارێکیانێکی لە ئەکتەرە بەناوبانەکانی کورد پیان چۆتە نانەوەیەکە مجامەلیان کردوی کاک فڵان کەس پارەی نانەکەم دیقە جگا دەست خۆش بێت بەڵێ شتی واش بۆ سەنجار شتی وا بێت بەس کابرا سانەوا لێ بکەی جارت دوای نەکەنەوە یەک دوو جار ینی تاقییان کەیتەوە بزانی هەڵوێستان چۆنە بڵێ دێدەست خۆش بێت بەس کابرا بە دەگرێت دوای لە دڵیار یعنی شتی وا چەندجار بووە کابرا سێگەڵ بە عید خۆمان بێ کابرا لە باشە بەزیاوی خوانێ بڕێ کەسی دوای سێرەکەیت کابرا هەر لە دڵی دەرناچێت شتێکی باش نییەوە تقریبی یەکەوێتە 150 بەڵێ 1000 نیوە ئاڕۆڵە ئالەو ناوەیە قەت هەیە خەڵک ڕۆژانە بێتە لاو بڵێ پارەی چاکەولا بە و بەڵام پارەکەشی دووەگری دوایی بەڵێ هەر خوڵقەکەیەوە خوڵکە بەڵێ دەمە ڕاتوە ئاڕۆڵە شتەکە لە ناخی دڵۆنیە بارۆڵە بۆ هەنێک کەس بۆ هەمووی کەس بۆ هەمووی نە بەڵام هەیە هەر کەسی بێت لاڵێدای با پارەکە و عیدی خۆم بێت لە ناخی دڵی شۆنیە زانی وە من هەموو کەسێ ناڵم ئەوەی بیناسم پێڵم تۆ قەت هەبوو بچیتە شوێنێکەوە بۆ منە شتێ بخۆی لە فێ بخۆیت خەڵک بڵێ ئادەی کەسێک لە بڵێ ئەدەی پارەکە و بە عیدی من بێت و پارەکە شەبە نادوایی جامەلەتەکە وە بوو بەسەلەم بۆ نمونە ئەو چایستە بۆ تویان داناوە بۆ نمونە جاری وایە چایچەکە تۆ ناناسێت ئەڵێ پارەکە و لا بە عیدی خۆما بێ لە ناخی دڵی شوێنیە دوایش پارەکە و لێ وەرەگرێت ئەمەی خۆڵکە گورگانە خەشتی وا بەسەر هاتووە زۆر ڕۆژانە ینی هەموو ڕۆژێک دوگان لە فەیەکەوە خەڵکە بینی بۆ نمونە کاک فڵانکە زۆر پارەکە دراوە کەسێکە پارەکەش بۆ نایە بەتەیکی ناو پاسە هاوارەکە چایم ڕۆکۆمەرەوەم بەسەر هاو لە ناو پاسە برادێک بین بووتی پارەکە وتم نابێشتی وە پارەکە ێژ تەنام کۆمدام هەستەکەی زیاترەوە مجاملە نییە وەک لە خۆڵک بەتەیشیت مجادلەیە وەڵا ئەجا ئەوەی کە تو ئێلەی مەبەست لەوەیە کە یەکێ بێ بڵێ عیدی خۆمانە لای بات براکەی باوکم لەم دەخەیا بێت لێسەنم تێ ئەگەی چون زورفەکەی ئەوە نییە تا بڵێ لیگەڕێ من ئەوە تا ساعتێک لێراوەتام ئاوێ قۆڵی مشتری ڕاکێشم بێن مەژوورە ڕاستەکە هیچ مەعاشەتێکی ژیان نەماوە باشە قەت بەسەر هاتۆ بچە دوکانی لە فەیەکەوە بچیتە چایخانەیەکەوە بچیتە بۆ نمونە ناو پاسەوە کەسی هارەکە فڵان کە زۆر پارەکە دراوە کەچی بۆ شت نایە تەنها مجاملەیەکە دەمی ڕاهاتووە شتیوە بەسەر هاتووە ئارەوەڵا سەجا بەسەر ماتووە هەر تەریق بوومەتەوە لە دوکانەکە دای کابرا دێتی کاکە وەرە پارەکەی نەیەوی ڕۆشتووە ئارەڵا شتی وایە کرا و زۆر ناخۆشیشە ئەمڕۆ باز لە پندێکی کوردی دەکەین کە دەڵێ خوڵکەکەی گورگانەیە ئەگەر بەڕاستی وتم ئەو گەێنم بەڕاستی بیگەێن دڵنیا بە لەوەی ئەگەر بای 12000 بێ بڵێ هەزار ناخاتری ناگرم دوایش بڵێ با پارەکە عیدی خۆم بێ دڵنیا بۆ ڕۆتینە شتێکە بەڕێتەکە هەر تەریق بوومەتەوە لە دوکانەکە دای کابرا دێتی کاکە وەرە پارەکەی نەیەوی ڕۆشتووە
ئەگەر پارەکە ناتێ پێ و ناخۆ لەناو پاسەکە کاکە با پارەکەی تو عیدی من بێ لە عینی شکایەتیشە کابرا دەسە با بە پارەکە خۆی یا دەنگیش ناکە بەخوا مستحیلە وازی لێبێن ئەمە ڕاتوە ئارە وەڵا ئارە وەڵا دەمە ڕاهاتەوە من یەکی لەوانە کە خۆم کەوا چۆنە ئێمە خۆڵکی کەس نەکەین بەس کە کاتێک خۆڵکمان کرد لە دڵەوە بێت هەوڵ بدەین جێبەجێکەین وڵی هەموو ئینسانێ دەبێ هەروە بێ خۆی دەبێ هەر دەبێ وا بێ 100% دەبێ من ئەگە یەکێک لە دڵم دەرنەچێ خۆڵکی ناک ئەگە خۆشکیشکەم دەبێت لە دڵم دەرچ چی بکەین بۆەوەی کە هەوڵ بین خۆڵکی خەڵک زۆر نەکە بەس کە خۆڵکمان کرد لە دڵەوە بێت لە دڵەوە بە کەسەکە بڵێن باچنە و ماڵی خۆمان لە دڵەوە بە کەسەکە بڵێن با پارەکەەوە عیدی من بێ والله هەربێ لە دڵەوە بێ ئەی چۆنێ خۆ قابلیەکە خۆیانم نابێ خۆڵخەیانە بێستا هەیە خۆڵخێژداگە خۆڵخەکەش پاشگەز بێت و خۆڵخە ناکە هیچ ئاوایە وڵی ئەبێ شتێکی وای پێ بڵێ کە ئەو کابرایە بێتەوە لەگەڵتا یعنی وا بێت وا بیگری کە نەڕوات بڵێ بەخوا ئەگەر نەیتەوە منیش جارێکە نایمە ماڵەکە و ینی بە شتێکی وا بیگری خۆشەویستێکی باشی بۆ دەربڕی فعلەن وایە زۆر ڕاستە نەک بڵێ نایتەوە بڕێن بۆ ماڵەوە ئەمانە بەسەراتوە ئارەوەڵا زۆر زۆرم بەسەرات یعنی لەگەڵ ما بووە یعنی پێشتر نانمان خوارد بە پێکەوە کەی وارە لەگەڵ ما بووە ئەرە نای بچینەوە بۆ ماڵەوە ئەو خولق نییە ئەوە هەرەوەی لە کۆڵ خۆیە کاتەوە یەک شتیگە نییە دەمڕاتنە ئەی تەبی هەرەوەڵا زۆرمان وایە چی بکەین ئێمە بۆەوەی کە خۆڵکی خەڵک نەکەین بەڵام کە خۆڵکمان کرد بەڕێکوپێکی و لە دڵەوە بێت لە خۆشەویستیەوە بێت سەبەن من زۆر جار خەڵکە بینم لەسەر عاربانێکی نۆکاو نۆکاوە خوا بینیوە خەڵکم بینیوە ئەوە کاک فڵان کەس با پارەکەەوە عیدی من بێت با خۆڵکی خەڵک نەکە بەڵام کە کرمان با بەڕێکوپێکی پارەکەی بین بووی تاو وڵی باشترین حەلەوەیە ئەو ئیحراجیە خەڵک واز لەو شتە بێنێ ئەنا هەنێ حاڵەتێ تۆ بوونمە لە قەیرانێکی دارایەی خەڵکێک یە سوار پاسە بێ ینی ئیحراجەبی پارەی بۆی لە سەرێکەوە لەم ڕۆژە بۆی نایی بڵین خوڵکێکی وایەکەی هەر ناخۆشە باشترین حەلەوەیە خەڵک کەمتر واز بێنی لەو عادەت چەند هەستەکە ئێمە دەمڕاهاتنیان لە ناخەوە نییە بەڵێ ئیترەویش خەڵک کەوتووە کۆمەڵی زۆربەی خەڵک دەمڕاهاتنە بەڵام باشترین چارەسەر بۆ وەیە وازی لێبێنین جاریوە هەیە بۆ من خەڵکم بینیوە لە پاسا بە نمونە کاک فڵان گەس پارەکە تخوا بۆ بم ئەتخوا با پارەکە بۆ بم لێ ناشیات بۆ ئێمە ئەمە بکەین بۆ هەوڵ نەدەین ئەگەر خۆڵکی خەڵکمان کرد لە ناخی دڵمانەوە بێ ئەگە بە کەسێکمان و فەرما بچنەوە ماڵی خۆمان لە ناخی دڵمانەوە بێ وا لە کەسەکەشکەین بێتەوە لەگەڵمانە نەگەرە تەنها سەرزارێکی بڵێنەوە بۆ نەچێ ماڵی خۆمان وای ڕاست منیژە قسەی بێت جوانە خەڵکیش گلەوە کاڵە بۆ لە ماڵی فڵان کەس نەمایتەوە ئەڵە وڵای خۆڵکێکی وای نەکردن تا بمێنمەوە خەڵقە گورگانەکە چۆن واز لەو عادەتە بێنین وڵایەتر هەموو کەس توانین لای خۆی وەسا من ئەتوانم لای خۆمەوە ئیتر مەسەلەن ئەگەر بەڕاستی وتم ئەو گەێنم بەڕاستی بیگەێن مەسەلەشکە جامەلە نەبێ و بەڕاستگویانە یعنی ئەو هەنێ شت هەیە کوردەواری خۆمان جەناو فەرموود ئەوە نەکەین بەڕاستی یعنی بەڕاستی ئەو شتە بکەین هەر لەسەرم قسەی تۆ پندێکی کوردی هەیە لە خۆی شیری تاپیری ئێمە خۆمان بەم هەنێ کەلیمات و هەنێ قسەوە گرتووە ئێمە ئیتر ئەبێت کە بە کەسێکمان وت پارەکەت لا بە یا خوڵقی کەین بۆ ماڵەیە بەدڵ پێکەین پێمان خۆش بێ هەنی نەیکەین ئەگەر دەزانی بۆت ناکرێ مەیکە شتێک لە تواناتانە مەیکە هەنی ناتوانم کەسێک بەرمە بۆ ماڵەوە ئەم خوڵقە بۆچی بکەم یا ناتوانم پارەی کەسێ بەم بۆچی خوڵقی بکەم وا کابراوتی باشە نۆستا چی بکەم پارەش پێ نەبێت پارەشم پێ نەبێت وای دەم بۆستێ سە سڵامەت ئەرەوەڵا دەم بۆسێ سەر سڵامەتە ئێمە چی بکەین بۆی کە ئەگەر خۆڵکی کەسێکمان کرد ئەگەر بۆ ماڵەوە بێ ئەگەر بۆ میوە خواردنێ بێ ئەگەر بۆ لەفە خواردنێ بێ ئەگەر بۆ نمرە تەسبیح بێ بەدەستی تۆ کە بڵێم پیرۆزە بێت چی بکەین بۆی لە ناخی دڵمانەوە بێ شتەکە تەنها موجامەلە نەبێ وڵی کەم کەسێ یعنی بڵێ ئەگەر پێ خۆش بێ داتێ پێشی ناخۆش بێ خۆی لێ هەڵاکە مەبەستی من ئەوەیە ئەگەر بۆمە تۆ خۆڵکی منە کرە میوارە ماڵی خۆتان با لە ناخی دڵتەوە بێت تەنها قسەی سەر زمانە نەبێت دروستە بەڵێ بەجددی وایە بەڵێ باشتر نییە بارە وڵە پێ باشە واز لەم عادەتە بێنین ئارەوەڵە زۆر باش چی بکەین بۆوە چی بکەین بۆی کە واز لەو عادەتە بێنین ئەگەر خۆڵکی تۆم کرد بە نمونە بەدڵ خۆڵکەکەم نەک تەنها قسەی سەر زمانم بێ ئەخراوە کەوتۆتە سەرە کەسەی تر کە وەریگرێ بەدڵ ئەویش لێو یاچێت تۆ بەدڵ بیکەی ئەو لێ وەرنەگرێ بەشتێ لایم عادەتە کولتوری هەر لە دێر زەمانەوە شتا هاتووە بەڵام بەس لەم سەردەمایە شتەکە وای لات وەگینا سەردەمی پێشتر شتەکە لە دڵەوە بووە بەڵام بەس ساکانە جیل بە جیل گۆڕا و یعنی هەنێ
شتاتوتە پێشۆک ئەتەرنێت و ئەم شتانە وەسعەکەی بەتاواتی گۆڕی وە جا لەگەڵەوە شاد دەسەڵاتداران و کارێک وایان کردووە کە ئێستا بۆ نمونە فەرمانبەرە بینی ماشی پێ نیە ناتوانێت هەر تەنها خوڵکێکە و لە دڵۆ نییە ئەو وای لەم کۆمەلگایە کردوین بەڕاستی هیچ شتێ لە دڵۆ نەبێت. ئەمڕۆ باس لە پندێکی کوردی دەکەین کە دەڵێ خوڵکەکەی گورگانەیە. ئەگەر بەڕاستی وتم ئەو گەێنم بەڕاستی بیگەێن دڵنیا بە لەوەی ئەگەر بای 12,000 بێ بڵێ هەزار ناخاتری ناگرم دوایش بڵێ با پارەکە عایدی خۆم بێ دڵنیا بۆ ڕۆتینە شتێکە بەڕێتەکە هەر تەریق ومەتەوە لە دوکانەکە دوای کابرا دێتی کاکە وەرە پارەکەی نەیاوی ڕۆشتی. ئەگەر پارەکەم نهاتێ پێ و ناخۆم لەناو پاسەکە کاکە با پارەکەی تو عایدی من بێ لە عینی شکایەتیشە کابرا دەسە با بە پارەکە خۆی یا دەنگیش ناکە بەخوا مستەحیلە وازی لەگەم ئەمە ڕاتوە ئارەوەڵا ئارەوەڵا دەمەمە ڕاهاتەوە من یەکی لەوانە کە خۆم کەوا وەڵاهی تر ئەوە کەوێتەوە سەر کەسەکەی خۆی ئەینا ئەگەر مەبەستی برادێکی دڵسۆزە بێ ئەوە ئەتوانێت چۆن بڵێ یعنی برادر ئەناسی ئەزانین بای چەنە تێگەی ئەزانین کە بای چەنە ئەو قسەیەکە کە بە دڵ ئەیکات هەشە بە هەر ئاوە سەرزارەکی قسەکە کات و بەڕێتەکات قەت بەسەراتەوە بچیتە بازار بم نە شتێکە کڕیبایی ئەڵێ بە 40,000 بۆ موجودە پێڵاو ئەڵێ بە 35,000 بمەرێ ئەڵێ وەڵا نابێت کاکەەوە نهایەتی 38,000 با لەبەر خاطری جەنابە خوا لۆ کەمتر نابێت ئامادەیتیانە بە 35,000 بداتێ کە دوایی 38,000ەکەی ئەیتە دەستی ئەڵێ دەلای بە عایدی خۆم بێت تو ئامادەیتیانە 30,000 خاطر گریدی سیانەی پیاڵی 38,000 لابە وەڵای خۆی ئەگەر خەڵک شتێکی بۆ دەرکەوێ پێشەوەی ئەم زروفە وابێت قوارە جوتە قۆنەرە هەوو بە 40,000 ئێستا سیرەکەی هەمان قۆنەرەی ئەڵێ بە 15,000 یعنی بۆچی ئەو ساکە زروفەکە وابوو عیبی نەبوو یا بە 40,000 ئێستا کە زروفەکە وایە هەمان قۆنەرەشە ئەڵێ بە 15,000 یعنی فەرقی چییە؟ زیاتر هەست ناکەم شتە مجاملەی خەڵکە خۆڵکێکی ڕاستینە لە ناخی دڵەوە ڕاستەکە هەر تەنا قسەیەک و تەوا هیچی تریتیان نییە ئەینا من سەجار وای وتووە و توێتی لێگەرە بە عیدی خۆمان بێ هەر بە ساتە چۆنتە دەرەوەتی کاکە وەرە سەعبەتم کردووە هەر قسەی سەرجارێکیە هیچیکە نییە چۆن واز لەمە بێنین وەڵا اینجا بەخوا مستەحیلە وازی لێ بێن دەمە ڕاتوە ئارەوەڵا ئارەوەڵا دەمەمە ڕاهاتەوە من یەکی لەوانە کە خۆم و کەواڵێ من وەکو خودی خۆم لەم دەقەیەوە بڕیارە دەم معاملەی هەشتێک من لەگەڵ هەر کەسێکە ئەگەر خاتری نەگرتم لە کۆتاییدا وتی با پارەکەەوە عیدی خۆم بێت ئەڵم دەستە خۆش بێ و لێ خۆبڵەکەم بۆ یوێ بە قسەی خۆیەوە جارێکی تر خوڵکە گورگانەی خەڵکی نەکات هیوادارم ئێوەش ئەگەر کەسێک لە معاملەیەکە خاتری نەگرتن دواتر وتی پارەکەتان بە عید بێ خۆمان بێت و لایبە لێ قبولکەن بۆ یوێ بە قسەی خۆیەوە تاکو جارێکی تر ئەو مجاملەی خەڵک نەکات بەڕاستی ئەمە جگە لە مجاملە و جگە لە قسەی سەرزار هیچ شتێکی دیکە نییە ئەوتە ئەو کوڕەگەنجەوتی جاری وەها بۆ خۆڵک کراوتوانە پارەکە و دراودا چوومە لە دەروتوان وڵا کاکە پارەکەی ناوی فڵان کەس ڕۆشتووە زۆر جاشتی وا ڕووی داوە کەسەکە دەڵێەوە داوەتی منی بۆ لە مەدعەمەکەیە دوای ڕۆژە دەرەوە پارەی کەسەکەی ناوە یان بۆ نمونە زۆر جار چەند برادێکی بردۆ بۆ مەدعەمێک دواتر ڕستا خوارە دەرەوە بەجێ هێشتون و خوان دوای پارەی خۆیان داوە بە حساب داوەتی و کەسەش بوون ئێمە هیوادارین خۆڵکی هەر کەسێکمان گرت ئەگەر بۆ ماڵەوە بوو ئەگەر بۆ خواردنێک بوو ئەگەر بۆ لە فەیەک بوو ئەگەر بۆ میوە خواردنێک بوو ئەگەر بۆ چاخ خواردنێک بوو با لە ناخی دڵمانەوە بێت باش شتەکە تەنها مجاملە و تەنها شتی سەرزارەکی نەبێت ئەگەر کەسێکمان خۆشویست لە ناخی دڵەوە خۆشمان بوێت کەسێک نەبین تەنها ڕۆتینات و کات بەسەربردن و کات بەڕێکردن لە ژیانمانە پەیڕاو بکەین چکن بەڕاستی ئەمە سیفاتێکی زۆر ناشرینە بە خەڵک بڵیت با پارەکەەوە عیدی خۆم بێت بەڵام لە ناخیشەوە حەسکەیت پارەکەت باتێ یاخود ئەو داوەتی تۆ ئەو بانگێشەی تۆ قوبوڵ نەکات ئەمەش پەیامەکانی هاوڵاتیان بوو کە بۆ ئێمان گواستەوە هیوادارین خەڵک لەم مجاملەکردنە و لەم قسەی سەرزارە خۆی بە دوور بگرێت و چیتر بەکاری نێنێت تا پەیامێکی دیکە هەموو لایەکتان بەخوای گەورە ئەسپێرین خوای گەورە پشت و پەنای هەموو لایەکمان